لە ماوەی هەفتەیەکدا بۆ جاری سێیام هێرشی درۆنی کرایە سەر فڕۆکەخانەی هەریر لە سنووری پارێزگای هەولێر. هەرچەندە زیانەکانی ئەو هێرشە نەزاندراوە، بەڵام ترس سوود لە ڕاوچەی لای هاوڵاتیان و گونشینانی سنوورەکە دروست کردووە. ینی ئەو درۆنانەش بووینە خەتەر لەسەر خەڵکی داوا ئەەکەین هەرچەندە باوەڕ ناکەم جۆمان لێ بگرن، بەڵام کە مەتار چۆڵ کرایە با ئەلانی کە ئەمریکا کە ئەو مەتارە چۆڵ کرایە یان بە تەواوی چۆلیکەن، هەم خەڵک بیستۆ سەر زەویزاری خۆی، هەم ئێمەش لەو هێرشە درۆنیانە لیان لەو هەموو تەقینەوانی کە ئەوان ئەەکەن ڕزگارمان بیست. بەپێی زانیاری لایەنە ئەمنیەکان، ئێستا هێزەکانی ئەمریکا لەو فڕۆکەخانە نەماون، بە تەواوی چۆڵیان کردووە. هیچ زم و جۆڵێکی سەربازیان نییە، هەم بە ئۆتۆمبیل هەمیش بە فڕۆکە. تەنها هێزەکانی پاسەوانی لەو فڕۆکەخانەیە ماون. گوندەکانی دەور و بەری ئیمەتارەکەی دەشتی هەریر کە ئەکا گوندی خرواتان و گوندی باشوورە و قاسمیە و باشووری سەرێ و مەترسیان لەسەر دروست بە لەبەرەوەی ترسی ئەوان هەیە درۆنەکان سەرە بکایان بە مەتاری نەکەوی بچی بە گوندەکان بکەوی. دەنجی زۆر بە قووەتە، هەتا جامی پەنجەران دەشتێنی. زیانەکانی ئەو هێرشانە بە دیاریکراوی سووتانی ڕێژەیەکی زۆری سوتەمەنی بوو لەو فڕۆکەخانەیە. دوای ئەوەی ڕۆژی هەینی ڕابردوو هێرشێکی درۆنی کرایە ئامانج زیاتر لە 6 ساعت ئاگر کەوتنەوە بەردەوامی هەبوو. تا ئێستاش هیچ زیانێکی هێرشەکان بەڕستمی ڕانەگەیاندراون. ماوەی 20 ڕۆژە هێرشی درۆنی دەکرێتە سەر فڕۆکەخانەی هەریر. ئەو هێرشانە بۆتە هۆی دروستبوونی ترس و لە ڕاوچێ لای هاوڵاتیان و گونشینانی نزیک ئەو فڕۆکەخانە، بە تایبەتی ناحیەی باسوورمە و قەزای هەریر. تا ئێستاش لایەنە پەیوەندیدارەکان لەلایەنی ئەمنی و ئیداری ناوچەکە هیچ لێدوانێکیان لەو بارەیەوە نییە. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، هەریر.